سڵاوی خۆی گەورەتان لەبێت و ڕۆژ و تاعاتی هەموو لایک قبول بێت. من ئایم لە بەرنامەی تەندروستیت لە ڕەمەزاندا لەم زنجیرەشدا هەتمەوە میوانی ماڵەکانتان. باباسێک لە خواردنە بەسوودەکان بکەین لەسەر تەندروستی دەمودان و پووک. زۆر لە خواردنەکانمان سروشتین و ڕێژی شەکل لە نێوانیان دەکەمە. لەگەڵ ئەوەشدا کۆمەڵە خۆراکێکن کە لە کاتی جوین و خواردنیان سوودیان بۆ بەهێزی و تەندروستیمانەوەی دانەکە هەیە. باباسێک لەوانە بکەین پەنیر و ماست. ئەو دوو خۆراکەی کە دەوڵەمەندن بە کالیسیۆم وەک ڕوونەبوونی کالیسیۆم بۆ بوونی ئێسقانێکی تەندروست لە نێو لەشدا و بە تایبەتیدان ڕۆڵێکی گرنگی هەیە. خواردنی دووەم کە یەکێکی ترە لەو خۆراکە سروشتیانی یارمەتیدەرە بۆ تەندروستی هێشتنەوەی شانەکانی پووک و دان گێزەرە. لەگەڵ ئەمەشە ئەم گێزەرە دەوڵەمەندە بە ڤیتامین ئەی و کیراتین کە ئەمەش تەنها نەک بۆدان بەڵکو ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ پێست و هەروە چەند جۆرێکی ڤیتامین بیشی تێدایە. سەوزەوات فۆلیک ئەسیدی تێدایە کە هانی پووک دەدات و بۆ بەرەنگاربوونەوە لە توشبوون بە نەخۆشە مەترسیدارەکانی پووک و هەروها سەرچاوەیەکی گەورەی کالیسیۆمە. وەک ئاماژەمان پێکرد کالیسیۆم یارمەتی گەشەی دانەکانمان دەدات. جۆرەکانی سەوزەوات بۆ نمونە سڵق یاخود بڕۆکلی ڕێژێکی زۆر کالیسیۆمی تێدایە کە دەتوانی ئیسفادی لێ بکەی یاخود سوودی لێوە بگری بۆ ئەوەی پارێزگاری وەکو بەرگریەک بۆ دانەکانی دروست بکەی لە کاتی توشبوون بە نەخۆشیەکان. سێوش وەکو گێزەر ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ تەندروستی دەمودان. خرمەیەکی دێت ئەو سێوە وەکو گێزەرەکە کاتە دڵت خۆشەکە. جگە لەوەی دڵت خۆشەکە ئەم سێوە دەوڵەمەندە بە ڕیشاڵ بۆیە دەبێتە هۆی کەمتە دروستبوون یاخود باشتر وایە بڵم کاریگەری زۆری هەیە بۆ ئەوەی پاشماوەی خۆراکەی کە لە سەر دانەکە کۆ دەبێتەوە کەم بکات یاخود ڕای بگرێ. ڕۆڵێکی تری گرنگی سێو زیادبوونی ڕێژەی دیکە لە نێو دەمدا کە ئەمەش بە دوورمان ئەگرێ لە دروستبوونی کلۆری لە دەموداندا و کۆمەڵێک نەخۆشی دیکە کە بەهۆی کەملیکیەوە توشمان دەبێت و هەندێک جار بوونی ناخۆشی دەم کە بە بۆنی کەملیکیەوە توشمان ئەبێت. چای سەوز. با بزانین چای سەوز چییە؟ ڕەنگە زۆرێک لە ئێمە بیست بێتمان چای سەوز گرنگی خۆی هەیە بەڵێ گرنگی هەیە لەوەی کە لە بەشی لە لای دکتۆرەکان باشتر وایە بڵم ئەنتیمەکرۆبیالێک دروست دەکات کە ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی کلۆری. بەڵام لەگەڵ ئەوەشدا وریابە لە زۆر خواردنەوەی چای سەوز واتە لە زۆر خواردنەوە بە دوور بە لە چای سەوز چونکە دەبێتە هۆی دروستبوونی تەبەقەیەک لەسەر چینی مینایدان و ڕەنگیدان دەگۆڕێت. ئەو خواردنانی کە پۆرۆتینیان تێدایە وەکو ماسی و هێلکە ماسی کە دەوڵەمەندە بە ئۆمێگا 3 دەتوانێت یارمەتی دەمودان بدات بۆ دروستکردنی بەرگریەک لە دژی توشبوون بە نەخۆشیەکانی پووک و پارێزگاری لە شانەکانی دەوروبەری دام بکات لە وێرانبوون و لە ناوچوون. چارەزات ئەو خواردنەی کە زۆرێک لە ئێمە حەزمان پێەیە بە تایبەتی لە کاتی جێژنانە ئەمانش دەوڵەمەندن بە ئۆمێگا 3 و هەروەها یارمەتی مانەوەی پووک دەدەن بە شێوازێکی تەندروست. کۆتا خواردن کە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم چۆکۆلاتەیە. زۆر دڵخۆشمە بەکاڵم شکڵاتە چونکە هەموو جۆرەکان شکڵاتە باش نییە بۆ تەندروستیدان. هەندێک چۆکڵاتە هەیە باشترە لە چاوانی تر چۆکڵاتی ڕەشی پێدەوترێت کە ئەمە کاتێک کە ئەیکڕی بە شەکری کەم بێت ئەنتیبایۆتیکێک لە لەشە دروست دەکات و وەکو بەرگریەک کار دەکات بۆ ڕوبەڕووبوونەوە لە توشبوون بە شەرپەنجە. کۆتا خاڵ کە ئەمەی پێتان بڵێم لە دوای هەموو ژەمنان خواردنێک ئاو بخۆرەوە. ئاو بکە بە ڕەفیقێکی باش چونکە هەلی بوون بە خاوەندەمودانێکی تەندروستمان زیاتر دەبێت. تا زنجیرێکی تر تەندروست باش بن هەر بمێنن.